الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشکو برای ئیماندارم، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ، پێغەمبەران سەڵات و سەلامیان لەسەر بێ، هەڵبژاردەی پەروەردگارن، هەموویان بە یەک مهمە و بە یەک هەدەفاتون کە ئەویش ئیعلای کەلیمەت اللهە و بانگەشەیە بۆ وەحدانەتی پەروەردگار و یەکتاپەرستی و جێبەجێکردنی شەریعەتەکەی پەروەردگار. ئازیزان و خۆشەویستان، خوای تەبارەک و تەعالا لە قورئانە فەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين. خوای تبارك وتعالى لم آياتا ما شبهوك كواهلي بجاردو حزت آدم حزت نوح آل بيت حزت إبراهيم كهمو نوكان أقريت وبتايبت بيغمبركان وهروها آل عمران أمان خوای تبارك وتعالى هلي بجاردون وفضلی داوە بەسەر باقی مەخلوقاتی خۆیان، ڕێزی تایبەتی لێناون، چەندین پێغەمبەر لە ناویانە هاتووە کە خوای تەبارەک وتەعالا ئەرکی داوە بەسەریانە، کردوونی بە نەبی، کردوونی بە ڕەسوول، کردوونی بە ساحەبی پەیام و تەبلیغات. حەزەتی عیسایش یەکێکە لەو پێغەمبەرانە کە پێغەمبەرێکی ئولوالعەزمە. ئێمە وەکو مسڵمان و ئیماندار باوەڕمان بە هەرچی پێغەمبەرە هەیە، فەرق و جیاوازی ناکەین لە نێوانیانە. هەموومان ئەڵێین هەموو پێغەمبەران لای پەروەردگار بە یەک پەیام هاتوون و نەبی و ڕەسوولی پەروەردگارن، و عەقیدە و بیر و باوەڕ ئێمەش لەسەرمە دامەزراوە. لە ئەسڵی دینی ئێمە ئەوەیە پاش باوەڕبوون بە ذاتی ئەڵڵا کە تاک و تەنهایە و بە فریشتەکان و هەروە بە کتێبە ئاسمانەکان ئەڵێن ئامەننا بڕسوولیه، ئیمان بە پێغەمبەران. ئیمان بە پێغەمبەران واجبە لە حەزەتی ئادەمەوە تا حەزەتی خاتەم بەبێ فەرق و جیاوازی. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. أما عقيدة إيمايا، أما بيرو باور إيمايا، إيمان من بهم بيغمبران هيا لقال وشا یادی هەموو پێغەمبەران لەسەر سەرمانە، باسییان ئەبێ بکەین، لەسەر چاومان داینین، یادیان بکەین، دەرزی لێوەرگرین، باسی ژیان و بەسەر هاتیان، لە دایک بوونیان، هەڵسو کەوتیان، حرەکە و سەکەناتیان، کاروباری خێزانیان، معاملەیان لەگەڵ چواردەوری خۆیانە، باسکردنیان بۆ ئوممەتی ئیسلام، بۆ مسلمانان واجبێکی شەرعیە. چون لە چەندین ئاەتە خوای تەبارەک وتەعالا واذكر في الكتاب يحيى واذكر في الكتاب إسماعيل، أمانة همي خواهن واذكر يعني باسك بخير وبيريان باسي أو بيغمبرانا زارانا. لو أنا حضرت عيسى سلامي خواهي قوري لسربية بيغمبرك يقول عظمة. خواهي تبارك وتعالى فرميت هاويني خلقي حضرت عيسى وك هاويني خلقي حضرت آدم وايا. شون حضرت آدم ببيبا وكداي خواه خلقي كله قلوا لقر بهمان شيوة حضرت عيسايش خواهي تبارك وتعالى وك معجزة قولا ببيبا وخلقي كرد بو اوي كوا خلقي بزانا خواهي تبارك وتعالى دا صلاتي قوي هيزي باوكو دايك كسبب وجود أولاده أسبابا هو كارن خوا خلقيك خوا دروستيك أينا باوكو دايكش نبي وحضرت آدم دروز بوا، باوكش نبو حضرت عيسى دروز بوا. حضرت عيسى همو جاني معجزة بوا، لدايق بوونەکەی معجزة بوا، وچەندین معجزاتی گەورە معجزەی زیندووکردنەوەی مردوو، شیفا لەسەر دەستی، دوعای خێر. ئێمە بڕوامان بە حەزرەت عیسا هەیە و یادی حەزرەت عیسا، باسی حەزرەت عیسا قورئان ئەمرمان پێکا، ئەمر بە پێغەمبەرەکەمانەکە کە باسی حەزرەت عیسامان بۆ بکا، ژیانی حەزرەت عیسا، هەڵسو کەوتی، چۆنێتی لەدایک بوونی، معجزاتی. ئەم باسە بیدعەت نییە، حرام نییە، تاوان نییە. کاتێک حرامە و تاوانە کە حەفلەی سەری ساڵ و بەناوی لەدایکبوونی پێغەمبەرێکی ئولوالعەزمەوە کاری ناشەرعی و کاری ناڕەوا کە حتا ئینجیلی خۆی بەریە لێی، عیسا بەریە لێی، پێغەمبەران بەریە لێیان، لەو کەسانەی کەوا بەناوی حەزرەت عیساوە
یادی سەری ساڵەکەن و ژن و پیاو تێکەڵەکەن و چاوەڕێی سەعادی سفرەکەن و کاری حرام و تاوانەکەن. ئەینا یادی حەزرەتی ئیسا بکرێت بە شێوازێکی شەرعی و بە شێوازێکی دروست، باسی کەسایەتی بکرێ، باسی معجزاتی بکرێ، باسی هەڵسوکەوتی بکرێ، باسی وتە جوانەکانی بکرێ. ئەمە عیبادەتە. وەک چۆن یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە هەموو ڕۆژ و مکات و ساتێ یەکەین، ولا ساڵێکا لە کات یادی لەدایکبوونیا یادی یەکەین و باسی ئەخلاق و سەیر و ئەخلاق و ڕەوش دەکەین. بە هەمان شێوە باسی هەموو پێغەمبەری قورئان پێمانە فەرمێت باسییان بکەین، یادیان بکەین. والسلام عەلەیە یەومە ولیدتو. ئەمە قورئان باسەکە لەسەر زاری حەزرەتی ئیسا. حەزرەتی ئیسا خۆیە فەرمێت سەلام لەسەر ڕۆژی لەدایکبوونی من. حەزرەتی ئیسا أو تأخوال القرآن فرمت واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا. حتى آخر آيات كاني سورة مريم كالآيات شانزة وتابش سوبينج أم باسبو إيماكا باسي لدايق بونك حزة عيسى بو إيماكا باسي معجزة لدايق بونك يعني حزة عيسى خودی لەدایک بوونەکەی معجزەوە کە بەبێ باوک لەدایک بووە. کاتێک کە خوای تەبارەک و تەعالا ئەیەوێ ئەم زاتە دروستکە ڕۆح کاتە بەریا حەزەتی مەریەم کە لە ئالی عیمرانە، ئافرەتێکی پاکە، ئافرەتێکی مقدسە، ئافرەتێکی پیرۆز بووە، ئافرەت ئەهلی عیبادەت بووە، خەریکی عیبادەت بووە لە بەیت المەقدیسە، لەسەر نەزری باوک و دایکی دانراوە عیبادەت کە. ئەم ئافرەتە پاکە خوای تەبارەک و تەعالا فریشتەیەک ئەنێرێتە لای حەزرەتی جیبرائیل. ئێمە عەقیدەمان وان نەبێ فریشتەکان نێر و مێیان هەنێ، نێر و مێیان نییە. و حەزرەتی جیبرائیل لە شێوەی ئینسانێکە ڕادە لای حەزرەتی مەریەم ئەمە وەکو جیماعی شەرعی لەگەڵا نەکا فوو ئەکا بە گیانیا و حامیلەیەکا بە حەزرەتی عیساوە سەلامی خوای گەورەیان لەسەر بێت. حتا کاتێک کە ئەیبینێ حەزرەتی مەریەم سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئەفەرمێت قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا. پناگرم بخوا لشر تو لخراپی تو. ها حضرت مريم ئەوەندە ئافرەتێکی متقی و لە خواترسو عفیف و پاک بووە. ئازیزان و خۆشەویستان، حەزرەتی جیبرائیلیش مژدەی پێدا من فریشتەی پەروەردگارم هاتوو مژدەت پێدەم بە کوڕێک حەزرەتی ئیسا خوا ئەیکا بە پێغەمبەر، بە پێغەمبەری بەنو ئیسرائیلی ئولو العەزم، پیاوێکی عەزیم و گەورە. ئەوی ئەڵێ جا من شوم نەکردووە چۆن منداڵم ئەبێ. ئەمە چۆن لە قورئانە باس کراوە، ئاواش لە ئینجیلا باس کراوە. ئینجیل بەو ئینحرافێش کە چەندین ئینجیل دروست بووە، ئینجیلی مەتایە، ئینجیلی لۆقایە، ئینجیلی یوحەنایە، ئینجیلی نازان بەرنابایە، ئینجیلی چیچیە. بڕۆ سەیری کە لەو هەموو ئینجیلانە باسێکی ئەوەی تیا نییە کە عیسا بڵێ من خوام یا کوڕی خوام نەعوذ بالله. بەوش کە دەستکاریان کردو خۆیان. حەزرەتی عیسا سەلامی خوای عەبدی خوایە، بەندەی خوایە. حەزرەتی مەریەم ئەفەرمێت من شوم نەکردووە چۆن منداڵم ئەبێ وەلەم یەمسەسنی بەشەڕ وەلەم ئەکو بەغیە، نەکەس دەستی لێداوم نافرەتێکی داوێن پیسیشم. حەزرەتی جیبرائیل فەرمێ فەرمانی خوایە وەک موعجیزەیەک خوای تەبارەک ئەم کوڕە بە تۆدا، خوا حەزرەتی ئیسای پێدا. ئەم لە دایکبوونەی موعجیزەیە. چەندین کەراماتیش بۆ دایکی ڕوویداوە لەوەی کەوا ئەڕواتە دەشتایی و دارخورمایە کە چەندین ساڵە وشک بووە. خوا پێی ئەفەرمێت لقی ئەو دارخورما ڕاکێشە، ئەو دارخورما بەرئەگرێت، اینجا لە پاشان ڕایوەشێنە خورمای تەڕ و جوانەکەی دەخوارەوە بۆ تۆ، اینجا لە پاشان لە ژێر تۆدا ئەوە کانیەکی جوانی سازگارمان بۆ سازکردووی لەو خورما بخۆ و لەو ئاوەی بخۆ. با خوای تەبارەک و تەعالا ورەت بەرزکە، دڵت نورانیکە. ئەمە لە دایکبوونەکەی معجزە بووە. بۆ دایکی چەندین کەرامات ڕوویداوە، هەر معجزەی حەزرەتی ئیسایە سەلامی خوای گەورەی لەسەر بێ. دووەم معجزە قسەکردنی حەزرەتی ئیسا لە ناو بێشکەدا. کاتێکەوە بەنو ئیسرائیلی وەک عادەتی هەمیشەییان خەریکی بوتانن، خەریکی کوشتن و بڕینن، خەریکی تاوانن. لەو کاتا کە حەزرەتی مەریەمیان بینی وتیان ئەی مەریەم تۆ کەسێکی فاسق و فاجری، ئەم مناڵە لەکوێ بوو؟ خۆ تۆ شوت نەکردبوو، ئەم حەملە لەکوێ بوو؟ ئەم مناڵەی کێیە؟ بەهەرحاڵ بوتانیان بۆ کرد، چەندین درۆیان بۆ کرد. حەزرەتی مەریەم خوای تەبارەک و تەعالا پێی فەرموو بوو نابێ قسە بکەی، بڵێ ئینی نەزەرت للرەحمانی صەوما، من نەزرم کردووە بۆ پەروەردگاری خۆم کە بێدەنگ بووم قسە نەکەم. خوا دیفاع لە من ئەکا، خوا پشتیوانی منە. لەو کات و ساتە خوا ئەمری کرد
ئیلهامی کرد بۆ حەزی مەریەم پێی فەرموو ئاماژە بۆ منداڵەکە بکە با منداڵەکە بەرگری لێ بکە. یەکێک لەو منداڵانەی کە لە بێشکا قسەیان کردەوە بە مەتۆڵکەی حەزی عیسایە و چەند منداڵێکی تریش وەکو پێغەمبەر ئاماژەی پێکا سەڵات و سەلامی لەسەر بێ. کاتێک لە مریەمیان پرسی مەریەم ئەمە چییە؟ وتی لە منداڵەکە ئاماژەی کرد بۆ منداڵەکە. دیانەجاوە منداڵێکی مەتۆڵکەیە چۆن نەتوانێ قسە بکە بۆ بەرگری لە خۆت ناکەی. حەزەتی مەریەم ئاماژەی فەئەشارت ئیلەیهی قالوا كيف نكلم من كان في المهد صبيا چۆن منداڵێک لە بێشکا قسەیەکە وا تۆ گاڵتە بە عەقڵی ئێمەکەی. لەو کات و ساتە کە ئەوانە قسەیان کرد خوا حەزەتی عیسای هێناوە گۆ و نوتق و قسەکردن فەرمووی قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا. بەم شێوازە خوای تەبارەکە باسی ئەم معجیزە گەورەی نوتق و قسەکردنی حەزی عیسامان بۆکە. حەزرەت عیسا بۆ پشتیوانی لە دایکی وەک معجیزەیەک فەرمووی من عەبد و بەندەی پەروەردگارم. خوای تەبارەک و تەعالا کتاب و ئینجیلی بۆ منێرێت و منی مبارەک کردووە، منی کردووە پێغەمبەر، منی پیرۆز و مبارەک کردووە لە هەرکوێ هەبم و ئەوسانی بالسەلاتی ئەمر و فەرمانی پێکردوم بە نوێژکردن و خۆم و ئومەتەکەم و بە زەکاتدان حتاکو لە حەیاتا بم نوێژکەم و زەکات بدەم و چاکە لەگەڵ دایکی خۆشەویستما بکەم. منی نەکردەوە پیاوێکی زاڵم و ستەمکار و جەبار و منی نەکردەوە بۆی کە ستەم لە خەڵکی بکەم، منی بۆ نەناردووە. من شەقی و بەدبەخت نیم. سەلام لەسەر ڕۆژی لەدایکبوونی من، سەلام لەسەر ڕۆژی مردنی من، سەلام لەسەر ئەو ڕۆژەی منی تیازندووە بێتەوە. ئەمە دوو معجیزەیە لە حياتي حضرت عيسى. ئێمە ئەڵێن حەزرەت عیسا پێغەمبەری خوایە ئولو العەزمە یەکێکە لەو پێنج پێغەمبەرەکە زۆر ماندوو بوون، زۆر زەحمەتیان کێشاوە، بە تایبەت بەنو ئیسرائیل زۆر ئازاریان داوە. ئێمە ئیمانمان پێیەتی شایەتی ئەدەین وەک پێغەمبەری خوامە هەر کەسێ بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله وعيسى عبده ورسوله. هەر کەسێ بڵێ هیچ خوایەکی ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ و محەممەد بەندە و عەبدی خوایە، عیساش بەندە و عەبدی خوایە و كلمة وروعي پروردگارە أو دخل الجنة أو كما قال أو براسي أهل إيمانة نفاق لقلبيانية بهشتية. پیغمبری نازدار ئاوامان پێ فەرمێت. پیغمبران صلاة و سلامیان لەسەر بێ هەموویان یەک مهمەیان بووە. هو سماكم المسلمين خوا هەموو ئومەتانی ناو مسلمان و ئیماندار لەژێر کەلیمەی لا إله إلا الله کۆی کردوونەتەوە. اینجا ئەو پێغەمبەرەی بۆ هەر ئومەتێکی ناردوێت ڕەسوولی ئەو پێغەمبەر ئەو ئومەتە بووە. ئەو ئومەتە چۆن ئەمریان بەسەرا کردەوە لا إله إلا الله ئەبێ شایەتمانی وەسە شانی پێغەمبەرەکانە بڵێن وەکو ئومەتی ئیسلام کە ئێمە بڵێن أشهد أن لا إله إلا الله وأشهد أن سيدنا محمدا رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا تەمسیلێکی جوانەکە، جوان ڕێکی خستووە. پێغەمبەرە فەرمێت بەڕاستی ئەنە ئەولە الناس بعیسا، من باشترین کەسێکم ئەولاترم بە حەزرەت عیسای کوڕی مەریەم، هم لأول وهم لآخرة. قالوا كيف يا رسول الله؟ شون أي پیغمبری نازدار؟ پیغمبری خواه فرموی الأنبياء إخوة من علات وأمهاتهم شتى. پیغمبران همویان برای یکترین بەڵام ئەوەندە هەیە دایکیان جیاوازە، چونکە هەمویان خوای تەبارەک و تەعالا پەیام و ڕیسالەی بۆ ناردوون ئیعلای کەلیمەت الله بکەن و بانگەشە یەکتاپەرستی بکەن. ئەنجا فەرمی ودینهم واحد، دینیان یەک دینە. فليس بيننا نبي براسي بيني منو حضرت عيسى بوي علم أولاترم بي حتى لحضرت موساش باشتر من نزيك من حضرت عيسى چونك بيني منو حضرت عيسى هيش پیغمبرێکی تر نییە. پیغمبران هەموویان برای یەکترین. اینجا عزیزان و خۆشەویستان ئێمە وەک ئەرزم کردن ئەبێ باوەڕمان بە هەموو پیغمبران هەبێت، ئیمانمان پێیانە، چونکە پیغمبران سەڵات و سەلامیان لەسەر بێ هەموویان تەواوکەری مهمەی خۆیانن. پێغەمبەرە فەرمێت هاوێنەی پێغەمبەران هەمویان وەک هاوێنەی ئەو پیاوە وایە کە هەڵەسێ بینایەکی جوان ئەنەخشێنێ، جوان ئەیڕازێنێتەوە، دروستیەکە، خەڵک پێی بیناکە ئەبینێ معجیبە بێ، ئەڵێ خۆزگا ئەم بینا جوانە، ئەم بینا ڕێکوپێکە، ئەم بینا ڕازەوە کە ئاوا دروست کراوە، هیچ نوقسانێکی نییە ئیلا تەنها خشتێکی ماوە، یەک خشت. ئەو خشتێکی بۆ دانرایە، ئیتر ئەڵێ الإحسان بالتمام، شتەکە زۆر جوانتر و نورانیتر بوو، بەرەکەتدارترە بوو. پێغەمبەر ئەفەرمێت
پێغەمبەران ئاوان هەمویان هاتوون مهمەی خۆیان داناوە گەیاندویانە تەنها من ماوم ئەو بینا ئەوان تەواویان کردەوە تەنها مۆزەی خشتێکی ماوە ئەو خشتەش منم ئەوە من دانرام بە پێغەمبەری آخر زەمان بە پێغەمبەری خاتم بە گەورەی پێغەمبەران ئەنە سەید وەلدی ئادەمە وەلا فەقرە من گەورەی بەنی ئادەمم هیچ فەخری پێوە ناکەم تەواوکەری هەموو پێغەمبەرانم هیچ فەخری پێوە ناکەم واتە پێغەمبەری نازداری ئێمە سەڵات و سەلامی لەسەر کە خاتەمی پێغەمبەرانە مهمەی حەزەتی عیسا و حەزەتی موسا و حەزەتی هارون و حەزەتی ئیبراهیم و حەزەتی نوح و حەزەتی شیس و حەزەتی ئادەمی تەواو کردووە کە گەیاندنی تەبلیغی لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول اللهە گەیاندنی ئەم شەریعەتەیە گەیاندنی ئەوەی کە خەڵ لە شێوەزەنی کوفر و نەفامی و نەزانی بگەڕێنەتەوە بۆ ئیسلام و بۆ هذا صراط مستقیم بۆ صراط مستقیمەی کەوا خەڵکی لەسەری بێ کەوا سروشتی مرۆڤی لەسەر دروست کراوە خوا لەسەر ئەو تەبع دروستی کردووە لا نەدا ئینحراف نەکا تاوان نەکا زوڵم نەکا خیانەت نەکا برابن تەبابن لەژێر کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئازیزان خۆشەویستان ئێمە ئەڵێین یادی حەزرەتی ئیسا باسی حەزرەتی ئیسا هەر پێغەمبەرێک ئەگری لە کاد و سادی خۆیان شەرعیە و دروستە چونکە خوامە وەذکر فی الکتاب مەریەمە وەذکر فی الکتاب ئیسماعیل بە هەمان شێوە بۆ هەموو پێغەمبەران ئاوا فەرمێت باسیان کە ژیانیان حیاتیان وەذەکرهم بئەیام الله بەڵام بەو شێوازەی کە خوا و پێغەمبەری خوا پێی رازین نەک بەو شێوازەی کەوا کوفری تیابێ شرکی تیابێ وەک ئەمەی کەوا بە ناوی سەری ساڵەوە ئەکرێت چاوەڕێی سەعالی سفر ئەکرێت تاوان ئەکرێ و مەعسیەت ئەکرێ خەڵکی لە وڵاتانەوە وڵاتێک دەستنیشانەکەن هەمویان ئەڕۆن بەو فەسادخانە بۆ ئەو تاوانە ئەمە بەڕاستی تاوانە و مەعسیەتە ئیسلام و پێغەمبەران بەریە لەو تاوان و مەعسیەتە کەوا ئەکرێت لە سەری ساڵە ئازیزان و خۆشەویستان خەڵکانێکی مولحید و بێدین ڕەخنیان لە مسلمانانە گرت ئەیان و باشە مسلمانان بۆچی ئەڕۆن حەجەکەن بۆ ئەڕۆن عومرەکەن بۆچی ناڕۆن ئەو پارە بن بە فەقیر و ژاران بیدەن بە نەخۆشیە چارەسەری نەخۆشیە ژن بۆ گەنجێ بێنن هاوکاری گەنجێ بکەن ماڵێکی فەقیر ئاوەدانکەنەوە بەرمینە نەوتی بۆ بکردن تەمەنامە سیاسەتێکی ئیلحاد و ئەلمانی و بێدینەکانە کە بەڕاستی بەرامبەر بە مسلمانان ئەیکەن ئێمە ئەڵێن هاوکاری فەقیر و هەژار چەندین جار باسمان لە مزگەوت خێری زیاترە لە حەج و عومرەی سونەت خێری زیاترە ئەمە پەیامی ئیسلام و پێغەمبەرەکەمانە بەڵام ئەمەوە ناگەینە ئینسان حەج نەکا و عومرە نەکات ئەوە ناگەینە کە بەڕاستی ئینسان پشت کاتە کەعبەکەی خۆی واجباتی خۆی ئێمە ئەڵێن ئەوەی کەوا ئێوە ئەیڵێن بەرامبەر بە مسلمانانە ئەمە بەڕاستی تەنها ئەوەیە کە بتانەوێ ڕەخنە و نەقد لە مسلمانان بگرن مسلمانان ناشینکەن مسلمانان ساردکەنەوە لە عیبادەتی خۆیان بەڵام مسلمانان بەوانە سەر نەبنەوە بەڵام ئێمەش ئەڵێن بە ئێوە هەی ئەو کەسانەی کەوا مولحیدن و سەرمایەدارن و دوورن لەخوا ئەو پارە جوانەی خۆتان سەرف مەکەن لە ئاهەنگی سەری ساڵە مەڕۆن بۆ دوبەی و مەڕۆن بۆ رووسیا و مەڕۆن بۆ وڵاتانێک کەوا ئاهەنگی سەری ساڵی تیاکرێت ئەو پارە بن بە فەقیر و ژاران بیدە بە گەنجی وڵاتەکە و بیدە بە تەلەبەی وڵاتەکە و بیدە بە مامۆسای وڵاتەکە و با قوتابخانەکە بکاتەوە مەیدە بە ئاهەنگی سەری ساڵە مولحید و بێدینەکان بۆچی ماڵە فەقیرەکان ئاوەدان ناکەنەوە بۆ هاوکاریان ناکەن بۆ ئەو پارە دۆڕن بە وڵاتان ئەوەی کە ڕەحەج و عومرەیەکە دڵنیابە لەو شوێنە دڵی نەرمە بێ کە هاوکاری فەقیر و ژاری بکە چونکە بۆ عیبادەتە ڕوا چونکە بۆ خواناسیە ڕوا کاتێکەوە لەو شوێنە کە مەقامی پێغەمبەرە مەقامی پێغەمبەرانە مەقامی سەحابەیە لەو شوێنە کە عیبادەت دەکا و لەخوا ئەپارێتەوە دڵی نەرمە بێ کە بەرامبەر فەقیر و هەژارانی خێر و سەدەق بکە بەڵام تۆیە کە ئەڕۆی وەهانگی سەری ساڵ بۆ تاوان و بۆ مەعسیەت بۆ عارە خواردنەوە بۆ فەسادی لەو کاتە نەک دڵت نەرمە بێ دڵت ڕقە بێ دڵت ڕەشە بێ دڵت بۆگەنە بێ کە زیاتر دنیات خۆش بێ زیاتر بەڕاستی کوفر بکەی زیاتر ئیلحاد بکەی زیاتر پشکەیتە فەقیر و هەژاریش بۆیە هیچ کاتێک ڕەخنە لە مسلمانان مەگرن مسلمانان ئەوەی کە حەجەکە عومرەیەکە کە با عومرەی زیاتری بکە چەند عومرە بکە لەوەتە چەندین خێر و سەدەقەی جاری تریش بکە هاوکاری فەقیر و هەژاری تریش بکە چەندین هەتی و بەخێو بکە هاوکاری چەندین ماڵی هەژاری بکە کە تۆ ئەو ڕەخنەی لێ ئەگریت ماڵی خۆیەتی و حەڵاڵی خۆیەتی و عیبادەتی خۆی پێکا و تقوساتی بەندایەتی و عیبادەتی خۆی پێ جێبەجێکە
تۆ بۆت نییە و ڕخنە بگری ئەوە ئێمەش ئەو ڕخنە دەی ناوچاوی ئەو مولحید و بێدینانەی کە بەرامبەر بە مسلمانان ئاواکەن بە تایبەت لەم سەری ساڵە مسلمانان واللهی لەلایەن مولحید و بێدینە دەوڵەمەندەکانەوە ئەوانەی کە دەوڵەمەند و مولحیدن و بێدینن ئەوانەی کە بەرپرسن و بەڵام ئیمانیان بەخوانیە بە چەندین دۆلار و هەزاران دۆلار سەرفەکە بۆ خۆشگوزانی خۆی و ماڵ و منداڵی بەس بۆ ئەوەی کەوا لە ئانگی سەری ساڵا بەشدار بێ مەیدە بەوەی کەوا خۆت دڵخۆشی ماڵ و ماڵ دڵخۆش بێ بیدە بە فەقیر و هەژاران ئەوەش ئەوش قسەی ئێمە و وتەی مسلمانانە بەرامبەر بە تۆی مولحید کە ئەو ڕخنە لە مسلمانان ئەگری خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتی ملایەکمان بەخێر بگێڕێ خوا لە گوناه و تاوانی خۆمان و باوک و دایکمان خۆش بە یا ڕەبی خوایە گیان بە ئیمان و بانشێنە بە ئیمان ومان بنە بە ئیمان و زندومان کەرەوە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی خۆمان و وڵاتمان پارێزراوکە یا ڕەبی خوایە لە زاڵ مستەمکار وڵاتمان پارێزراوکە وڵاتمان پڕ لە ئیمان کە وڵاتمان پڕ لە دین و ئەخلاقی جوان کە هەر کەسێ سوودی هەیە بۆ دینمان بۆ ئەخلاقمان بۆ خاک وڵات و نیشتیمانمان پەروەردگارە بەرقەراریکەی هەر کەس دوژمنی دینمانە دوژمنی ئەخلاقمانە دوژمنی خاک وڵات و نیشتیمانمانە ئەم میلەتە ئەفرۆشێ ئەم میلەتە لەناوەدا ئەم میلەتە زەلیلەکە خوای ئەگەر شاوی دادە خوای دایدەی ئەگەر شاوی دادنە خوای تەفروت و نایکەی خوای لە کۆڵمانی کەیتەوە خوای حاکمی عادل و دادپەروەری چاکمان بۆ بنێرە یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە بە ئیمان و بمانشێن و مانوێن زندومان کەرەوە لە ڕۆژی قیامەتشا لەسەر پردی سیرات لەسەر عەوزی کەوسەر لەژێر بەیداخ و علەمی لا إله إلا الله لەگەڵ پێغەمبەرا کۆمان کەیتەوە بانگمان بکە و دەرمان نەکە بەو دەستە مبارەکانی ڕەسوول ئەکرەم ئاوی کەوسەر بخۆینەوە یا ڕەبی خوایە لێ دەپارڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بی بە تایبەت ئەوانەی داوای دوعای خەیریان لێ کردوین ئەگەر مەشاکیلان هەیە گرفتیان هەیە زاڵە مسڵمی لێ کردوون حەقی خواردوون ماڵی داگیر کردوون یا ڕەبی خوایە گیان حەق و مافیان بۆ بگەڕێنیتەوە زاڵمیان بۆ لەناو دەی ستەمکاریان بۆ لەناو دەی یا ڕەبی خوایە ئەگەر نەخۆشیانەی شیفا عاجل و پلان بۆ بنێرە منداڵە منداڵە ساڵحیان بەرێ هەیانە و ساڵحیان خوایە بۆی ساڵەکەی خوایە مناڵێ ملایەکمان ساڵەکەی یا ڕەبی خوایە لە دەپارڕێینەوە برایەتی و تەباوی و ڕزق ناو مسلمانانەوە ڕەحم بە هەموو جیهانی ئیسلام کەی ڕەحم بە هەموو مسلمانان کەی لە هەر کوێ هەن لە ئەرزەکان یا ڕەبی خوایە لە دەپارڕێنەوە بەزەی بەغە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە یا ڕەبی خوایە لەو میحنەتە لەو زوڵمەی یەهود ڕزگاریان کە ئەو یەهودەی کەوا لا یەزال و بەردەوام خەریک قەتڵ و عامن خەریک کوشتن و بڕێنن چەندین پێغەمبەریان شەهید کرد چەندین ئەولادی پێغەمبەریان شەهید کرد چەندین بۆتانیان کرد پەروەردگارە غەزەبی خۆت بارەنە بەسەریانە یا ڕەبی خوایە لە ناویان بەرە جێشیان تێک بشکێنە زەلیلیان کە پەروەردگارە مسلمانان سەرخە یا ڕەبی خوایە مسلمانان سەرخە بەزەی وەو هەموو ئافرەتە جەرگ سوتاوە بێتەوە ئەو هەموو منداڵە داماوەی کەوا جەرگیان سوتاوە باوکیان کوژراوە دایکیان کوژراوە هەتی و کەوتون یان ئەو باوکو دایکانی کە ئەولادیان بە بەرچاوی خۆیان و قەتڵام کراوە خوایە ئەو زوڵمە قبوڵ دەکەی خوایە ئەو زوڵمە قبوڵ دەکەی خوایە وڵاتی ئێمەش لە هەموو دەرد و بەڵاو لە هەموو زاڵمێک پارێزراوکەی جارێتر ئەنفال و کیمیابار بەسەر ئەم گەلانەیەنیتەوە یا ڕەبی خواگە دۆستی ئەم میلەتەیە دۆستی بی یا ڕەبی خوا درەوساکانمان ئەوانەی کەوا چاویان بە خاکی کوردستانە هەڵنایە بەردەوام و لا یەزال درۆ بوتانمان بۆکەن هەوڵەدەن وڵاتمان سوتاکەن خوایە لێیان قبوڵ نەکەی خوایە لێیان قبوڵ نەکەی خوایە وڵاتمان هەمیشە و ئاوادان و ئاوادانترکەی یا ڕەبی خوایە لە دەپارڕێنەوە ئەوانەی خزمەت بە ماڵەکانی تۆکەن بە شەریعەتەکەی تۆکەن بە ئەم دینە ئەکەن پەروەردگارە بەرقەراریان کەی بە تایبەت ئەوانەی خزمەت بە مزگەوتە کردووە لا یەزال و بەردەوام خزمەت دەکەن خوایە لە دەپارڕێنەوە ڕەحمی خۆت بڕژێنەوەتە خوان و خانەوادە و ماڵ و منداڵانە یا ڕەبی خوایە گیان لێیان قبوڵکەی بیکەی بەگەشتی نەجاتیان مای شیفای نەخۆشیان دەفعی بەڵاو و مصیبەت لە خوان و ماڵ و منداڵ و وڵات و نیشتیمانیان یا ڕەبی خوایە لە دەپارڕێنەوە بۆیان زیادکەی ومان زیادکەی بەردەوامان کەی ئیستیقامان پێبەخشی یا ڕەبی خوایە بارانی بەڕەحمەتیان بوارێنی یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەت بێ مای بەرەکەت بێ مای قەهر و غەزەبی خۆت نەبێ ئامین ئامین.